بەناوی خۆی بەخشندە میهرەبان سەرەتا بەخێرهاتنی کەناڵی پەیوەندەکەم یاخە بەخێر بە سەرچاوانمان دیارە چۆنداڵی سەرەتا لە دایکبوونی ئێمە من لە گوندی ئیدگۆمان لە ساڵی 1968 لە بنەماڵەیەکی کاسبکار و مەڕدار لەدایک بوو و دیارە سەرەتای خوێندنیشمە من نابڵین لای هیچ کەسێ نەم خوێندووە ئەوەندەی خوێندومە لە لای ماسەمە لە ئەمڵای دیگۆمان دەرسی قورئانم خوێندووە و 75 ڕۆژش لە عوزرا خوێندومە ئەو 75 ڕۆژ لە سەنگەسەری بووم بیرتی لە مزگەوتی گولەکیان 20 ڕۆژ 15 ڕۆژانەی لای ماوەسە خەلیل شێخە سووری لە ناخۆ بزنان و دواتر بەڵام خوای باڵادەست منی هیدایەتدا و هە لە تەمەنی گەنجایەتیەوە کە عاشق بووم لەگەڵ دین و لەگەڵ قورئان بە تایبەتی ئەو عاشقایەتی دین و قورئانە وای لە من کردووە کە دوای ئەوەندە خوێندنەی سەرەتایی کە قورئانم خوێندووە بە شێوازێکی چۆن ئەڵێی قورئان خوێندنی ئەو کاتەش ماشەڵڵا وەکو ئێستا نەبوو بڵین بە تەجوید و بە کامل و بە شاملی بێت زۆر بە سادەیی بوو ئیتر دواتر خوای باز منی هیدایەتدا توانیم کە چۆن ئەڵێ بکەومەوە سەرخۆ لەوەی کە وازم لە خوێندن هێنا سەرەتای وا دەخوێنهێنایشم هۆکارەکەی ئەوە بووم ماشەڵڵا لە 83 و 4 ئەوانە فەقەیەتیە بوو لە حوزرەکە دەچوونە ڕادبان خەڵک بە دوامان دەکەوت منداڵشتی وازۆ قسەی سەیر و سەمەریان پێ دەبووری گەنجێکی تا حەدێک هار و هاج بووم نەمتوانی تەحمل و کەم وچم و ماڵە گوتمە بابم بیشم توژن ناخوێنی گوتی وەرە دەتکەمە شوان واز دەخوێنێ بێنە جا بوومە شوان کە بوومە شوان داتر بەڵام لە ناو شوانیدا خوای باڵادەست دڵی منی وا لێ کرد عشقایەتی من لەگەڵ دین لەگەڵ قورئان بتوانم کونجێک دروست کەم غەڵێک دروست کەم غەڵێکی تقریباً 2 مەتر بە 2 مەتر بوو کە ئەو غەڵە لای من گرنگێکی یەکجان گەورەی هەیە لە هەموو زانکۆیەک لە هەموو شتێک لە هەموو مزگەوتێک لام گەورەتر بوو ئەو غەڵە بوو کە دەو غەڵەدا توانیم دەست بە قورئان لەبەرکردن و جەماعاتکردن و شوانم کۆ دەکردنەوە لەوێدا و ئیدی ئەو غەڵە وای لە من کرد ئەو قورئانە گچکۆکەی کە پێمە هەمان ئەو قورئانەیە کە کاتی خۆی ئەوەندەی خوا بە نسیبیکردن قورئان تێدا لەبەر کردووە دوا بە دوای قورئان لەبەرکردن و ئەوانە کەوتمە سەر خوێندنەوەی کوردی بەڵام ئەو کاتە شتی کوردی گەلێک کەم بوو کتێبێک دەرچوو بە ناوی اقتێران نێڕین هەردوو سەحیح موسڵمی بوخاری تێدا بوو خوای باڵادەست منی شارەزا کرد لەو کتێبەش بە ڕادەیەکی وا کە لە سنوور بەدەر خوێندومەوە ئەو کتێبانی شوان بووم لە شاخ بەرگێکم لەو کتێبە لەگەڵ خۆدا بردۆتە ئەو شاخە جار وا هەبووە ڕۆژانە زارێکی ئەو بەرگەم خوێندوێتەوە تا وای لێ هاتووە هەردوو سەحیح موسڵمی بوخاری کە ماوەسەمە لە ڕەشید بەگی بابان لە اختیڕان نێڕیندا بە کوردی کردووە هەچەندە زمانەکەشی تێکەڵە لەگەڵ عەرەبی بەڵام لە ئەنجامی ئەوەی کەم هیچی دیکەم چەک نەکەوتووە ئەو هەردوو سەحیح موسڵم بوخاریەش لای منە فاتیحای لێ هاتووە کە زیاتر لە 40,000 ئەو کتێبە بە هەر دەبەرگەکەیەوە لای من خوێنراوەتەوە یارە سەرەتایی دەستپێکردنی کاری مەلایەتی لای من لە 98 بووە سەرەتای ساڵی 98 دوا بەدوای ئەوە کە فەراغێکم دەدی با بڵێن لە ناو مزگەوتدا هەچەندە ئەو کاتە من هەر شوان بووم مەڕم هەرما بووم ڕۆژە شوان بووم تا ئێوارە داهاتوە کە ئێوارە هاتوومەوە تەلەمەم هەبوو لە مزگەوتدا دەچووم دەستم بە تەلەمان دەبوو تا سەعات 9 و 10 شەوێ جومعانیش داکم یا خێزانم دەهاتە لای مەڕان هەتا من دەچوومەوە جومعەم دەکردەوە شوێنەی کە ئێستا لێی دانیشتوین و قسەی تێدا دەکەین ئەلەو شوێنە دەیان جار خێزانم یاداکەم هاتوۆتە لای مەڕانەوە تا چوومەوە جومعەم کردووە دیارە لە 1998 دەستم بەکاری مەلایەتی و جومعە و مزگەوت بەڕێوەبردن کردە بەڵام کۆڵم قڕس بوو زۆر یعنی زۆر جاران دەریوێنەم کردووە هەتا سەعات 11 ئەنجا ئەو جارە چوومەوە خۆم شردووە چۆم تا جومعەم خوێندوێتەوە لەگەڵ بەڕێوەبردننی کاری مەلایەتیشدا ژیانی خۆم لەسەر شانی خۆم بەڕێوە دەبرد و دەستام لە دەستی هیچ کەس نەبووە تا ئەو دەقەژێ ئێستا تێداینە قمە ئاوێکیشم لەبەردەلی مەلایەتی لە هیچ کەسێک نەگرتووە زۆر چۆن دەڵێی ماندوو دەبووم بەڵام بەلامەوە شتێکی زۆر فەخر و شانازی بوو و عەشقایەتی لەگەڵ قورئان و لەگەڵ دین وای لە من کرده بوو هیچ شتێ ماندووم نەکات بێگومان بوونی کتێبخانە لە هەر شوێنێکیدا لە لای منە کوڕوونایی چاوایە ئەنێ من زۆر جارەکە دێمەوە ژوورەکەی خۆم هەرچەند ماندوو بم هەرچەند خەفەتبار بم هەرچەندی چۆنەڵی چەندان کۆسمەتەگەرە بێتە سەر ڕێم ئەگە نەشتوانم بخوێنمەوە ئەگە دێم سەرینێک یا کورسەیەک دادەنێم بەروەڕووی کتێبخانەکەمدا دەنیشم دەروونم مرتاح
یعنی چۆنەڵی ئەگە هەر چاو خشانەوە بەو کتێبانەدا بۆ لە بەلای منەوە ساعیە و خوێندنەوەیە ئەنجا نەک بەلای ئێمە و بەلای هەموو کەسێکەوەی ئەنی چ شتێک ئینسان لەگەڵیدا بژیێ هۆگری ئەو شتە دەبێت خی گەورە ئینسانی وا دروست کردو ئەن لەگەڵ چ شتێکدا ژیا هێدی هۆگری دەبێت بیری لێ دەکاتەوە لە ناو دەماخیدا دەچەسپێت ئێساگە لەجێ ئەو کتێبخانەیە شتێکی دیکە لێرە دابێ ئەگەر حیوانێک بێ ئەگەر باڵێن تەلەڤیزۆنێک بێت یاخو هەر شتێک بێ ئەو ئینسانە لەگەڵیدا دەدوێت یعنی بە هەر زمان بە زمانی چاو بە زمانی جەستە بە زمانی چییە کتێبخبوونی کتێبخانە لە ماڵێدا بەلای هەموو زانیانەوە وەختە بڵێم هەندێک پێیان وایە واجبە کتێبخانەیەکی ڕازاوە لە هەر ماڵێکدا سەرنجی خۆت سەرنجی منداڵ سەرنجی خێزان ئەو منداڵێک کە لەدایک دەبێت کاتێک چاوی بۆ کتێبخانەڵێ ئەوە چییە بیر دەکاتەوە کتێبێکی دەستداتێ دەی خوێنێتەوە عشقی دەبێت لەگەڵیدا دێ و دەچێت یعنی بەڕاستی بەلای ئێمەوە لە ماڵدا لە کتێبخانە گرنگتر نییە گەوەکو من لێم بپرسی بەلایەوە چەند گرنگە یەک شت نییە لەسەر ئەو ئەرزە لە نام لەو کتێبخانە گرنگتر و بەهادارتر بێت. سەرەتای ئاشنابوونم بە خوێندنەوەی کتێب دەتوانم بڵێم لە ساڵی 1984ەوە ئاشنابوونم بە کتێب وەکو عەزم کردی یەکەم جار کە خوێندمەوە کتێبەکانی اختێران نێڕەنی خوێندەوە خۆی بەڕادەست دوای ئەوەی کە قورئانی فێرکردم بەو شێوازە و لە دوای قورئانیش پوخترین سەرچاوەی شەریعەتی ئیسلام هەردوو سەحیح موسلیم بوخاریە و لە کتێبەکانی بڵێن فاروق رسول يحياش عندك تبي لك كردي وكتاج وديار الصالحين ومكتوباتك حق احمد الشيخ دهات او كاتب كردي قال لك مدق منبون او كتبانا دكوت بردستو او كتبانا دائمه وهمشه لشوانيتي فين بون جاني پیغمبري مزن كعبد العزيز بارزاني او كاتب كتابه لجاني پیغمبري مزن دا درچت او كتابه ما شاء الله همشه فين بو چند دين زالته پدبو لنا اما دلين تيري كلام رشواني یان پاستە کوڵاوی کەپەنێک دەوانەدا لەبەر باران و بەفر لەت دەبوو چەندین زاریدی ئەو کتێبە دواتر زۆر دۆست و برادەری خۆشەویست بۆیان چۆن هەر لەسەر شکلی خۆی بەڵام بۆیان چۆن دەڵی کەپسکردمەوە نەکردمەوە دیارە سەرەتایی عاشق بوون و خوێندنەوەم بە کتێبی کوردی لە 84 و 5 دەستی پێکردە بەڵام بە شێوازێکی چۆن دەڵی سنوور بەزێن بووە. ئەو قورئانە هەچەندە چۆنەڵی ئەوە ئاوایە کلیلێکیشی دەناودا ئەو قورئانەی نازانم بۆ کلیلە ئیکەیە و چ یادگارێکە لای من ئەو قورئانە لای من لە هەموو یادگارێکی سەر ئەرز گەورەترە کە عاشق بوونی من لەگەڵ ئەو قورئانە گچکۆکۆیەی کە بەدەیان ساڵ لە باخەڵمدا بووە بەدەیان شەوی بەفر و باران لەگەڵ هەتا وەسێتم کرد لەگەڵم بنێژن ئەگەر مردم لەگەڵم لە قەبری بنادۆ جار هەندێک ماوەسەدێن پێدەشتیوان نەڵێ من ئەوەندە عاشقم لەگەڵی دوای ئەوە ئەو کتێبەی بڵێن اختێران نێڕەینی ماوەسا مەلا ڕەشید بەگی بابان کە یادگارێکە لام و تەقریبەن ئێرەی پڕ کردووە بەشێکیشان چوونە سەر ئەو کتێبخانەی لە هەموو ئەو کتێبانی ئێرە لە لام گرنگترە چووکە بە ئیسلامی ئاشنا کردووە. کتێبخانەکەی من تەبعاً وەکو وەقفێک وایە هیچ کەسێکم لەو کتێبخانە مەیان نەکردەوە زۆر دۆست و برادەر و خۆشەویست و ئەوانە هاتوونە ماڵێ لە ماڵ نەبووم یعنی کتێبیان بدووە دەفتەرێکیان لێرە دانەوە لەیان نووسیمە وەساو جار لە دوای ما ئەو دەفتەرەی دانێ هەر کەسێکا کتێبی بنن با ناوی لێرە بنووسێ زۆر کتێب هەبوون کتێبێک لەو ساڵانە چەندین زار لێی گەڕام و سوڕام نەمدیتەوە دواتر ڕۆژێ برادەرێک هات بوتی وڵا کتێبەکە چەند ساڵان لە لای منێ ئەنی ئەو کتێبخانەی من بۆ هەموو کەسێک دەرگای مەفتوحە بەڵام پێم گوتون ئەوانەیە کە کتێب دەبن زۆر جار پێیان دەڵێن پەڕەکانی بۆر نەبن لەنا ئەوا لێ دەکەم یعنی خەرانە بێگەنا چەند ساڵ لەلا دەمێنێتەوە بەنامەوە ئاساییە زۆر کەسی سوودی لێ دێوە سوپات بۆ خوای ینی کتێب هیوا هەیە لە خوێنەران لەو هاوڕێ و خۆشەویستانی من چەند کتێب بدە و کتێبخانە غەیری کتێبە عەرەبیە گەورەکان هەموو کتێبەکانی خوێندوونەوە. تۆران لە کتێب کارەساتە
چونکە حەزەتی عومەر فەرمودەیەکی دەفەرمێن بۆ کتێب ببنە بەرگ، یعنی لێجیابوونەوەی بەرگ لە کتێب هەر نییە، ینی لە کتێب جامە بەوە و پێشم وانە هیچ کەسێ بتوانێت ئەو ساعی خوێندنەوەی کە لەسەر کتێبی دەکا ئەو دەوامە بدا بە شتێکی دیکە وەکو ئەنتەرنێت یان کۆمپیوتەر یان هەر ئامێرێکی بێ، ئەنی چ بکرێت بۆی بگەڕێنەوە ئێرەمە ئەوە جارێکە منداڵ لە تەمەنی چۆنەڵی یەک ساڵە تێدە پەڕیداک و باب ماشەڵڵا دایکی ئەو ڕۆژگارەی ئێمەش منداڵەکەی بە هەرچی ژیر بێتەوە ئەگەر ژەهرێک بێتەواوی تەمەنی ئەو منداڵە بخاتە مەترسی پێی ئاسایە بەس ژیر بێتەوە. ئەو ئایپادە لە دەماخی ئەو منداڵەدا کارە ساتێ دروست دەکا تا هەیە ناتوانێت لێلادا. ئیبن قەیمی جەوزی بابەتێکی بە ناوی منداڵ لە دیدی ئیبن قەیمی جەوزیدا ئەو پیاوە ساڵ حەگە باز لە منداڵ دەکات دەڵێت دەفەرمێت تەمەنی منداڵ لە 1 ساڵ بۆ 5 ساڵی گەورەترین پەروەردە و تعلیماتی تێدا. دەڵێ ئەو تەمەنەی کە پێی دەڵێن خوی دەزرازە هەتا جنازە یا پێی دەڵێن خوی شیری هەتا پیری یا پێی دەڵێن تەبیعەت دەرمانی نییە ئەو 5 ساڵەیە. دەڵێ ئەو 5 ساڵت چ تەربیەکی وەرگرت هەتا کۆتایی تەمەن لە ئاخری تەمەنیش کە قوڕان دەفن بمرکم من یوڕەد إلى ئەذەل العمور دەگەڕێتەوە سەر ئەو 5 ساڵە. ئەو 5 ساڵش بە ئایپاد ئەو دەماخە پڕ دەکرێت کە پڕ کرا کارەسات دروست دەکات. جارێ ئەو شتێک کە لە ئایپاددان هیچی صحیح نییە، هەر هیچی بە کەڵکی ژیانی ئەو منداڵەش نییە بڕوادار بەیان بێ باوەڕ بێ ئەو منداڵ لە دووە ڕۆژی خۆیدا. بۆیە بەڕاستی لە ناوبردننی ئایپاد و لە ناوبردننی ئەو فلیمانەی کە ئەخلاقی منداڵ لە کۆمپیوتەر بە تایبەتی ئاتار دەناو ئەو یاتارێک کە دەنێ و موبایلەکاندا ئەوانە هەمویان کارەساتن و دەماخی گەنجیان والێ کردووە بەلای قورئان و بەلای خوێندنەوە دانێ ئەویشیان بەلاشتی چاکی دانابا یا شەڕە یا لێکدانە یا نازانم، یعنی شتێک نییە بۆ دوا ڕۆژی ئەو منداڵە سوودی تێدا. مێژووی هیچ کەس ێستا مێژوو ئیسلام حەساب نییە. ئەوەتە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەرامبەر بە عەبدوڵای کوڕی مەکتوم هەمومان دەزانی کاتێ دێت و ڕووی لێو دەگەڕێت کەچی قورئان سوورەتێکی تایبەت لەسەر ناوتە خوارەوە کەواتە نەڕەفتاری قورئان پێغەمبەریش ڕاست کردوێتەوە. قسەیەکەیە دەڵێ ئەگەر خوا نەخوازا پێغەمبەری خوا غەڵەت ڕۆی کێ ڕاست دەکاتەوە؟ قورئان. کەواتە قورئانەکەی ئێمە هەم پێغەمبەری خوا هەم خولەفا هەم تێکڕای ئیماندان هەتا قیامەت دادێ پێوەری ئیسلام ئەو قورئانەیە. فەرمودەی پێغەمبەری خواش نییە، چونکە فەرمودەی پێغەمبەری خواش لە هەندێک ئاماران 105 ساڵ هەندێکان 120 ساڵ دوای فەتی پێغەمبەری خوا مەسەواتەوە. کەواتە ئاماری ڕاستەقینە مێژووی ڕاستەقینە لە قورئاندایە. من غەڵەت ڕۆشتم یان غاتم گوتووە، خولەفای غەڵەتی کردویان غاد ڕۆیی وە سەحابەیەک تابعینێک نەزانم پێداوە تا دەگاتە ئاخری. هەر ئینسانێکی بڕوادا لە حەسەد هەر کوژبنێکی دنیا مێژووی مرۆڤایەتی لەسەر قورئان حەسابی قورئان هەمان ڕاست دەکاتەوە. قورئان شتێکە مێژوو شتێک دەکرێت من غاتم گوت پێ غاتم کردبێ مێژوو بە هەمان شێوە ڕابردبێت، یعنی لە دوای حەسەن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆ غەڵەت لە کاری پێغەمبەری بەڵام ئەگەر زۆر جاران پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم نەیپێکاوە قورئان ڕاستی کردوێتەوە عەبەسەوەتەوە لە بۆ هاتە خوارەوە. وەکە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەیویست قوڕیشەکان بدوێنێ عەبدوڵا نەدوێنێ. کەواتە مێژوو ئی پێغەمبەر بێ ئی خولەفا بێ ئی سەحابە بێ ئی تابعین بێ ئی هەر کەسێکی بێ لەسەر ئیسلام حەساب نییە، لەسەر خودی شەخسەکە حەساب. ئەگەر حەساب بە سەدام حوسێن 99 لە خۆنام مقابل 99 خوا ئەوانەی ئێستاش حکم دەکەن بە دەور و بەری بە تایبەتی گەلی کوردەوە، یعنی خۆیان بە دمڕاستی ئیسلام و مسلمانان و سونەت دەزانن، بەڵام سەر تا سەری کارەکانیان 100% پێشوانەی شەریعەتی خوایە. ئەوەی خوا لەو گەلەی حەڵال کردووە ئەوان لێی حرام دەکەن. ئایا کەسێک ئەمە زۆر جاران وتومە لە نووسینگە لە بەرنامەی تەلەڤیزۆنیدا گوتومە ئەگەر حەزەتی عومەر مابە ئێستا کەعبەی دەڕوخاند لەبەرەوەی تاغوتانێک دەستنە کەعبە و حەز دەکەن، یعنی حیفە ئەوە ناوی مسلمانیانە لێبێ. مێژووی ئیسلام چۆن ئەوە قبول بکە؟ قورئان لەکوێ؟ ئەو زاڵم و سەمکار و تاغوت و خۆ بەخوازانە لەکوێ؟ کتێب هەمە جۆر بوون وەختە بڵێم واجب بێت. ئەزانی ئەگەر ئەمنەکە بمەوێت لە بەرنامەیەکی بدوێم غەیرە ئیسلامی بێ چۆنی باسکە ئەگە نەخوێن بێتەوە. من لە سەرەتای خوێندنەوەمەوە دوای ئەوەی کە خوای گەورە ئاشنایکردم بە سێشتی سەرەکی یەکەم ئەو قورئانە بۆ، دووەم ساحی مسلم بوخاری، سێمیان ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کە
خوا پاداشی ماوەسا عەبدولعەزیز پارێزانی داتەوە گەر بە قەبرەکەم زانی بە خۆڵەکەشم ماچ دەکرد لەگەڵ قەبری ماوەسا مەلا ڕەشید بەگی بابان کە بەڕاستی ئەوانە چاوی منیان ڕوون کردەوە یعنی دوای ئەو خوێندنەوەی ئەو کتێبانە کتێبی غەیرە ئیسلامی خوێندوێتەوە فکرەی چەپیم زۆر خوێندێتەوە هەموو کتێبەکانم ئەنە ئی فرۆیدی مارکسی ئی داروین ئی هەر کەسێک فکرەی چەپی هەبێت جارێ برادەرێک لێ پرسیم گوتی کتێبێکم دێژی ئیسلام بدوێت گوتم کتێبێک دوێ دەدەم تەپڵی سەری چۆنەڵی دوژمنیاتی ئیسلام کێ هەوە ئەو بێت ئەوەی کە دوژمنیاتی ئیسلام دەکا هەو بێ ینی چۆن هەتەکەم هەموو خوێندوشمەوە اینی ئێمە دەبینین کەسانێک دژایەتی ئیسلام دەکەن لە قورئان شارەزان زۆر جارگوێم لە پیاوێک دەبێت دەدوێنێت لە کەناڵەکانەوە گەردەشی دوێنن بۆ دەدوێنن دژی ئیسلام قسە بکاو پیاوە بە حیسابی خۆشی خۆی بە بڕوادار دەزانێت ئەوەندەی ئەو پیاوە لە قورئان شارەزایە ڕێزم بۆ هەموو ماوەسایانی ئاینیە بەڵام هیچ ماوەسایەکەی ئەوەندە لێ شارەزانیە کەچی بڕواشی بە ئیسلام نییە ئەنی کە تۆ دەشتێک شارەزانەبی چۆن دەتوانانی دژی بدوێت بەڵێ بوونی کتێبی هەمە زۆر لە ناو کتێبخانەدا وە خوێندنەوەشیان وەختە بڵێم واجب بێت کە ئەگەر تۆ لە شتێک شارەزان لێم بپرسە لەمە بستە بڵێ فکرەی مارکسیەت چۆنە ئەگەر لێم نەخوێنبێتەوە چیت پێ بڵێم بڵێ داروین چۆنە بڵێ فرۆید چۆنە بڵێ لیبرالی چۆنە بڵێ سەرمایه‌داری بڵێ نازانم کوڕە هەچی ناوی دەنێ لەو دنیادا هەیە ئەگەر تو نەیخوێنیەوە چی لەبارەوە باز دەکەی گرفتێکی گەورەی ماوەسایانی ئاینی بەڕاستی ئەوەیە کە مامەسای ئاینی لەناو گەلی ئێمەدا وەجهی ئەو میلەتەیە هەموو خەڵک ڕوتێ دەکات بەس کاتێک کار دەکەویتە سەرکاری مێژوو سەر نەتەوایەتی مامەسا دەبێتەوە گوێگەر هیچی لێ نازانێت حتا زۆر لە ماوەسایین ئەین دەڵێن کوردی هەر ناخوێنینەوە عەجایبە کارەساتە ماوەسای ئاینی بێ کورد بێ لەناو کووردا بانگەواز بکە کەچی بڵێ کتێبی کوردی ناخوێن ئەوە لەکوێدا نازانم چۆن جێگای دەیکەواتە ئەتو چۆن دەتوانی بەرپەرچی ئەو فکرانە بدەیەوە بوونی کتێبی جیاواز ئەو کتێبخانەی براگی گچکەت چی کتێبێک لەو دنیادا هەیە لەوانەیە تێیدا بێت ئاینی ئیسلام هەر داڕێژەر و بناغەدانەری کتێبخانەی لە هەموو جیهان نەک لە کوردستان و لە فڵان کوردستانی ئێمە جا لە ئیسلام بەولاوە چی تێدا بووە ئێستاش لە ئیسلام بەولاوە چی تێدایە داڕشتنی کتێبخانە لە کوردستان و غەیرە کوردستان ڕەگ و ڕیشاڵەکەی ئیسلامە دژمنانی ئیسلام بە قورئان ناوێرن بۆی ئەوەندە موسڵمان ئازادەدەن ئەو قورئانەی ئێمە هەتا ئەو ڕۆژگارەی وەکو لە فەملێک پێیانبەری خوا داتۆ دەفەرمێ خوای گەورە بە یەک شەو قورئان لەسەر هەموو لاپەڕان لەسەر لاپەڕەی دڵانی ڕەش دەکاتەوە و دەیباتەوە لای خۆی هەتا ئەو ڕۆژگارە دانێ کتێبخانە کۆتایی پێنەیە داڕێژەری کتێبخانە لە سەرتاسەری جیهان و بەتایبەت لە کوردستان تایبەتتر قورئان و ئیسلام بوو کوردستان لە ئیسلام بەولاوە شتێکی دیکەی تێدا نیە ئێستاش بە هەر چوار پارچە داگیرکراوە بکەیەوە یعنی ئەگەر ئێستا کورد بەراورد بکەین بە کتێبخانەیەوە بە سەقافەت و ڕۆشنبیریەوە بەرامبەر بە دەوروبەری خۆی لە هەمام موسەقەف و ڕۆشنبیرترە سەرڕای ئەوەش کە موسەقەفەکانی ئێمە ڕۆشنبیرەکانی ئێمە هەل لە مەکتەب لە زانکۆ لە کۆلێژەکان کەی زانیان ئەو ئینسانێکی عەبقەری دەردەچێت تەگەرە و کۆستی بۆ دروست دەکەن بۆی نەبێ بە شتێکی گەورە ئەنی ئەگەر ئێستا نووسەرانی کورد ڕۆشنبیرانی کورد دنیایان لە بەردەمدا واڵا باوەکو لە بەردەم تورک و عەرەب و فارس و ئینگلیز و نازام چێداوەڕێ چیان دروست دەکرد بەڕاستی یعنی لە خوێندنی ئیسلامی بەولاوە تا ئەو دە 15 ساڵی ڕابردوو ئەگە مێژوو بخوێنینەوە ئیسلام کوردستان لە حوزەی فەقییان زیاتری تێدا هەر نەبە وجودی نەبوو جارێکیان سعید نەوڕەسی ڕەحمەتی خوای لێبێت باسی داوا دەکات لە باکووری کوردستان لقی جامعەی ئەزهەر بکرێنەوە بە کوردی بخوێنرێ ماوەسا سعید نەوڕەسی دەگرن دەیبەنە شێتخانەی دەڵێن شێت بووە باسی کوردی باسیشتی کوردی کردووە تا ئەو حەدە ڕێگری کراوە کەچی هێشتاش کورد دەوڵەمەندترین وەختە بڵێم میلەتە بە کەلتوری ئیسلام بە تەریخ بە مێژوو بە کتێب بە نووسین لەوانەیە ساو کوردستانە ڕاوکەی هەزاران نووسەری گەورە گەورەی تێدا بێت هەمووی سەرچاوەکەی لە چیەوە هاتووە لە ئیسلامەوە ڕابوونی ئیسلامی کورد ئێستاش باجی ڕابوونی ئیسلامیا دەدا هیچ میلەتێک لە شەرقی ئەوسەد لە جیهانی ئیسلامی بەقەت کورد لە ڕابوونی ئیسلامیدا بەشدار و کاریگەر نەبووە سەلاحەدینی ئەیوبی گەورەترین نمونەیە دەیان کەڵە پیاوی دیکەی ڕابردوو ئەنی زانایەکانی ئێمە شۆڕژگێڕەکانی ئێمە هەموویان مسلمان و مەلای مزگەوت بوو وەلە شێخ عەبدوڵڵای ناری پێداوە لە شێخ سەعیدی پیران پێداوە لە قازی محەممەد شێخ مەحموود مەلا مستەفا مام جەلال ئەوانە هەموویان خۆ ئەهلی دین بوون هەموویان تەمەلا مستەفا خۆ هەر مەلایە مام جەلال لە سەید نوڕە شێخە ئەوانەی دیکە هەر لێگەڕێ مەسەڵەن بڵێن ئیسلامیەکان کە مەسەڵەن حیزب و شۆڕش و ئەویان شۆڕشی کورد
یعنی سەرکردەکانی تەواوی شۆڕشی کورد موسڵمان بوون ڕابوونی ئیسلامی ئەوەندەی لە کوردستان دیارە لە هیچ وڵاتێکی دنیاوەندە دیار بوو ئێستا وەرە لە کوردستان بەبێ چۆن دەڵێ ئەوە بێ زیادە ڕۆیی نییە وەرە دەستنیە تورکای دەستێ ناو عەرەبا دەچێ ناو فارسان بزانین کامیان لە کورد چۆن دەڵێ بەرچاوڕوونترن و لە کورد زیاتر کاریگەری ئیسلامیان لەسەرە بە تایبەت باشووری کوردستان ئێمە دیتمان عەرەب ئەوارە بوون ملیۆنی و کاتە ناومە ڕۆژاوای کوردستان ئەوارە بوو هاتە ئێرە با کوردی ڕۆژهڵاتی کوردستان دەبینین فارسەکانیش دەبینین بێنە هەمان لەگەڵ باشووری کوردستان مقارانەکە ئەنی ئەو ڕۆشنبیریەی لە ناو باشووری کوردستاندا لەبارەی ئیسلامەوە هەیە لەناو هیچ گەل و میلەتێکدا نیە واقعەکە ناتوانین لێ ڕاکەین لە کام گوندەی کوردستان مزگەوت دەکە 5 ماڵ بن ئەنی شەشەمیان مزگەوتەکە 4 بن 5میان مزگەوتە کام کانیاوە هەیە لە کوردستان تاتە بەردێکی لەسەر نەکرای بۆ نوێ سەرکردنی هەر نییە لەو وڵاتەدا هەموو کانیاوەکان بگرە مزگەوتیان لەسەرکراوە ئەنی نەگڕە دەتوان بڵێم بنچینەی ڕابوونی ئیسلامی کوردستان بووە ئێستاش کە دەڵێن بازی ڕابوونی ئیسلامی دەدەین زلهێزەکان کە نەیاڵن کورد سەر هەڵێنێ بەشێکی سەلاحەدینی ئەیوبی کتێب وەڵا کتێب ڕۆحی بە من بەخشیوە یەکشتی لێ دەستاندومەوە ئەوەی لێستاندومەوە نەزانینە ئەوەی لێستاندومەوە دواکەوتویە ئەوەی لێستاندومەوە بەڵێن ناڕۆشنبیریە دوورکەوتنەوەی لە خەڵک دوورکەوتنەوەی لە دین لە خوا لە مجتەمع لە هەموو شتێک ئەوەی لێستاندومەوە کەچی کتێب ئەمەنی ئاشنا کردووە بە حەچی شتێکی چاک و پاکە لەو دنیادا یعنی شتێک نییە لەو دنیادا لای من لە کتێب خۆشەویستتر بێ وە گەورەتریشە بێ لە کتێب نیشە هەر ناش بێ قەت لەبەرەوەی خواسۆنی بە قەڵم خۆدەنون والقلم وما يسطرون يعني سوێندی خوا گاڵتە نییە بەڕاستی لە قەڵەم و لە نووسین قەڵەم و نووسین بۆچێ بۆ کتێب کەواتە بەڵێ ئەوەی کتێب بە منی بەخشیوە یەکشت لەسەر کوڕەی ئەو ئەرزە بە منی نەبەخشێ پێشم نابەخشێ بە دڵنیاییەوە ئەو تەمەنەی کە بۆ خوێندنەوەی ناسی وا دەزانم سووتان دوومە باوەڕ بکە لەو ماڵە خۆمدا ینی زیادە ڕۆی نییە زۆر جار خێزانم زۆر جار کوڕم زۆر جار کچم هاتوونە بە زۆری زۆرداری هەڵیانستاندومە بۆ ئیشێکی بردومیە گوتوێنەوەرە بابە فلان شتەی ئاو لە فلان شتەی ئەوان چوومە باغوشتم حەمدولillah هەمیشەش ئێستاش ماڵاتم هەیە ئێستاش لەگەڵ ماڵات و ژیانێکی سروشتیمانەیە دێن بە زۆری زۆرداری بەس بۆ خاتی وێ بڕۆمە دەرێ وا لە سەعیە بێم دەمبەن بە من ئیشێکمە بۆی بخافرێنێمەوە ناتوانم لە خوێنەوەدا بڕێم قەت هەتا زار هەبووە لەسەر خۆم نەزرم کردووە زمانی شوانی ڕۆژێ 100 لاپەڕی بخوێنمەوە لەو کاولگەی تۆ سوورانی کە ئێستا لێ داوێتونەکەدا لە 1970 با بڵێن کرام و جەماع و لە 1989 بار کرایەوە لێرە شوان بووم کتێبم وێنە بووم بیخوێنمەوە جار هەبووە بە هاتوومەدە لە ماڕێ وا هەڵکەوتووە کتێبم پێێنە بۆ شوانش بووم لەو سەران گوێلکانە گەڕاوم کتێبی کۆنی پۆلیەکی سەرەتایی و ئیفرەدراوی ناو زبڵدانام دیتوتەوە حتمما دەبێت 100 لاپەڕەکە هەرتەوا بیخوێنەوە تا و ڕادەی عەشقی خوێندنەوە دیارە بەرنامەکانی من سەرەتا لە دروستکردنی مزگەوتەوە دەستی پێ کردووە مزگەوتی یەکەم من دروستکرد لە ساڵی 1997 لە ئاشوران بەڵام ئەو کاتە ڕسم و وێنە و حتا تاریخیشم نەنووسەوە دەزان لە ساڵ 1997 بووە ئەو مزگەوتە لەوێ دروست کردووە دواتر ئەمە هێندە لە دوای عەشقبوونی ئیسلام گەورەترین پێگەی ئیسلام لە مزگەوتدا دەدیتەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک گەشتە مەدینە یەکشتین دەکرد تا مزگەوتی کرد بۆیە فەراغێکم دەدی لە بوونی مزگەوتدا لەوێدا خۆی گەورە مزگەوتێکی بە ئێمە تەواو کرد هەچەندە ئەو کاتەش هەر شوان بوو خێزانەکەم جارێک گێڕایەوە گوتی لێم پرسی لە دوای ئەوەی کە ئەو مزگەوتی ئێرەکەی سێم بوو دروستمان گوتم چ شتێکت زۆر ئازاری داوی لەو دروستکردنیەوە ئەوە سێ جارە مەخوای گەورە مزگەوتن پێتەوا دەکات گوتی وڵا لە ئاشوران ئەگەرە تو ڕۆژی بە دوای کاری مزگەوتدا شوان بوونی لە جیاتی تا بەفر و بارانیش دەباری ئەگات نێوداکم یادی بە خێزنەوەی دانی هەردووکانە منیش و ئەویش ینی بەعاسڵ ئەوە بە شێوازە ناڕوات کاری دووەم مزگەوتی گەورەی تۆ سووران بووە کە ئەویش تقریبان ساڵێک و 4 مانگی خەیاندووە تا تەواو بووە کە ئەو مزگەوتە با بڵێن ئەو چوارشتە هە چواریان کاملی ئەو مزگەوتەی تێدایە
وێنەکانیشەوە هەموو وێنەکانی ئەو مزگەوتەنە کانەبی لە سویدا و برایە بەڵام هێندەی شای بەو مزگەوتێ بۆ هەزارە داهاتەوە ڕسمی دەگرت و دەیبرنەوە دەرێ و دەیهینانەوە ئەوانەی هەموو دەگرتن و بۆی دەهینام و بە یادگاری ئەمەش لەلای خۆم ئێشتونەوە ماشەڵڵا ئەوانە زۆر لەلامەوە شتێکی ئەوە بوون ئەوە بناغەی میحرابەکەی با بڵێن مزگەوتی خوارێ گەورەی تۆسوورانە کە بناغەی میحرابی مزگەوتەکەی خۆم و مزگەوتی دگۆمانیش هەرسێک بناغەکە یەک شکڵ و یەک شێوازە حتەقیبەن هەندێکتیان جیاوازاگەنا یەکشتن ئەوانە دواتر ئەو مزگەوتەی دروستکردنی ئەو مزگەوتەی خۆمان کە ئەو پێنجلیتە هەر پێنجیان ما بڵێن ئیوێن ئەو کلیلانەی کە لای خۆم داناون ئەوانە کە لای من بەڕاستی ئەوانە یادەوەری زۆر گەورەیان تێدایە جارە ئەو کلیلە کلیلی سەرجەم دەرکەکانی مزگەوتی گەورەی تۆسوورانە و ئەوانش کلیلی مزگەوتی ئاشورانن قەدیم بەڵام ئەو ئێستا تێکیان داوەتەوە ئەوانە شەون ئەوەش ئیوێن کە تێکیان داوە گۆڕیویانە ئەو کلیانە بۆ لە لای من ماونەوە هێندە بەلام گرنگ بوون ئەگەر مزگەوتی ئاشورانم بەجێشت کلیلی میحرابی مزگەوتی ئاشورانم پێدا نەدەنرانی وەکو عەشقێک چۆن کەسێک دایکێک منداڵی لێدەستێنی هەمیشە ناڕەحەتە تا دەگاتەوە بە منداڵی خۆی من ئەگەر مزگەوتم لێدەستنەرا ئەنی چۆن دایک منداڵی لێدەستنەرێ بەو شێوازە ناڕەحەت نمەتوانم کلیلە نەدانێ هەتا مزگەوتی گەورەی تۆسوورانی خوارێ تەواو بوو میحرابەکەی وێ تەواو بوو ئەگە کلیلی میحرابی وێم تێخستن ئەنجا کلیلی میحرابی مزگەوتی ئاشوران دانا دواتر کە لەوێ دیارە لەگەڵ دەسەڵات تێکچوونێک پەیدا بوو ئیدی ئەمەیان لەوێ لاخستی هاتینە ئێرە دەشتایی بوو یەک ئاوەدانی لێ نەبوو ئێرەکان لێرە ئەگەر ئەم مزگەوتی ئێرە دروست کردەوە ئەو جارە لێرەش مزگەوتی ئێرەش ماشەڵڵا وێنەکانە وابزانام لەسەر ئەو مێزەی بەزێشتونە ئەو مزگەوتەی خۆمان کە چەندە جوانە نەمتوانێت کلیلی میحرابی خوارش دارێم هەتا ئەو کلیلانی میحرابی تەواو بوو کلیلەکانم گۆڕی ئەو جارە هاتمەوە سەر ئێرەکان دووە بە دوای دروستکردنی مزگەوت کە ئەو مزگەوتە تەواو بوو دیسان ئەو جارە چۆنەڵەی لە 2011 بوو ئەو سێ ساڵی خەیاندن و ئەرک و ئازارێکی لە ڕادە بەدەر و دەیان و سەدانشتی تەڕاش دیدیای تێدا یعنی دروستکردنی ئەو مزگەوتەش تقریبان هەردوو مزگەوتەکانی ئێرە ئیخوارش خوای گەورە بۆ خۆی دەزانێت بەڵام قورسایی هەرە گەورەی لەسەر شانی خۆم و خێزانەکەم بووە و ئەو مزگەوتەی ئێرە بۆ خۆم وەستا بووم خێزانەکەم شاگرد بووە دەیانشتی سیر و سەمەرە دەو مزگەوتانەدا هەیە ئەنی منداڵی پولێکی سەرەتاییم بلوکی نیوە بلوکی بردو پولێکی سەرەتای ڕام نیوە بلوکی بۆ سەرەتا قاتی سەرێ بە شێوازێک ئەو مادوو بوونەمەی مادوو کرد دواتر کە لێ بووینەوە بیرم دەنووسین کردەوە ئەو جارە بنووسم شتێک نەما لە لام گرنگتر بێت لە تەواوکردنی مزگەوتەوە مزگەوتەش پێم وابوو تازە مزگەوتە سە میلاکی کەسنی مزگەوتی کۆتایی کە دوستمان کردووە وێنەکەی ماشەڵڵا لێم بەجێمادەناوەندە جوانە مزگەوتەی خۆمان هەچەندە شکڵ شێوەی ئەو مزگەوتە دە شکل شێوەی مزگەوتی دگۆمان یەک شکڵە داڕشتنی بناغی مزگەوتی دگۆماش کە شتێکی تایبەتی لە لامە وێنەکانی هەمووی لە نانم لە لام زۆر شتێکی گرنگ بوو بە حەقەت ئەویشیان داڕشتنی بناغە و یەکەم جارهینانی هەتا قاتی دووەمی تەواو بووە لەوێ ئیدی ئیش بە من نەما ئەوجا خەزم بۆ خۆیان سەرپەرشتی مزگەوتیان دەکە بەڵام داڕشتن و چۆنەڵی بناغەدانانی ئەو مزگەوتەش بەلام شتێکی زۆر گرنگ بوو بەڕاستی کە ئەوە بەشێک بوو لە با بڵێن بناغەی ئەو مزگەوتەی گۆما کە ماشەڵاویشە مزگەوتێکی یەکجار جوان بوو ئەو بناغەی ئەو مزگەوتەیە ئەو مزگەوتە مزگەوتی دوجاری خۆم بووە کە مزگەوتی ئێستا تێیدامە دوا بە دوای ئەو مزگەوتە بیرم دەنووسین کردەوە ئەو جارە کە کارێک نەما لە لام گرنگتر بێت لە نووسین گرنگتر بێت مزگەوت تێپەڕین تازە ئینشاڵڵا دەرن ناکەن ئەو جارە ئەو مزگەوتە دوێنینەوە ئەو جارە دەستم بە نووسین کرد بە جارە یەکەم هەنگاوی نووسینیشم کتێبی گەشتێکی زانستیە ئەنی زۆر عەشقی عیلم و زانست و ئەو شتانە بووم لەو کتێبەیدا یەکەم بەرهەمی نووسینم لە ساڵی 2015 بە چاپ گەیەندراوە کە لە 2014 دەستی بە نووسین کرا گەشتێکی زانستی بەلامەوە زۆر گرنگ بوو کە ئەوەی ئەمنی کردە شت عیلم بوو عیلمیش بەلای ئێمەوە نەک بەلای ئێمەوە بەلای زۆربەی زۆری با بڵێن عالمەکانەوە یعنی ئینسان کاتێک لە ئاژەڵان جێ دەبێتەوە کە لە عیلم نزیێکە زانایك دەڵێ مرۆڤ چەندە لە عیلم دوور بێ هێندە لە ئاژەڵان نزیک دەبێتەوە چەندە لە عیلم نزیک بێتەوە ئەوەندە لە مرۆڤایەتی نزیک دەبێتەوە چکە خوای گەورە کاتێک باز ئەو کتێبەدا و باسانە کراون كاتك بعض عزتي آدم لك إني زاعل في الأرض خليفة لدواي خليفة وعلم آدم الأسماء عالمتي آدم علمكي آدم واكد ملائكة سجدي الرزي بوبر
کەواتە عیلم لە لای من لە هەموو شتێک گرنگتر بوو بۆ یەکەم بەرهەمی نووسینیشم لە ساڵی 2015 لەسەر عیلم بووە. دیارە ئەو بەرهەمانەی کە بە چاپ گەیەنراون بەرهەمی سێیەم و چوارەم نین. بەرهەمی سێیەم و چوارەم ئێستا لەژێر چاپ داماونەوە. بەرهەمی سێیەم و چوارەم و پێنجەمیش بەهۆی قەیرانەوە لەژێر چاپدا دیریان خواردووە. هەچەندە لەو ئاخیرە برایەک وعدی داوە یەکێک لەوانە کە ڕەوشی بڕوادارن لە دیدی قورئان و سونەتدا کتێبێکی 400 لاپەڕەییە تێچوو چاپەکەی بەم لە خۆ گرتەوە و چاپی کار. بەرهەمی سێیەم و چوارەم دەستوری مەدینە کە بڵێم تا ئێستا کتێب بە ناوی دەستوری مەدینەوە نەنووسراوە. ئەمە کتێبێک ماسە دەستوری مەدینە کۆ کردوتە 47 خاڵە دەستوری مەدینە کردومانە بە کتێبێک و لەژێر چاپە. درۆ عیبەیە بەر لەوەی تاوان بێ بەرهەمی چوارەم بووە پێێستاویشیان لەژێر چاپە. ئەو کتێبەی بەرەو هاوسەرگیریەکی سەرکەوتوو کە 2017 چاپکرا لە ناو کتێبی ڕەوشی بڕواداراندا بە 22 ڕۆژ ئەو کتێبە بنووسیوە. بە 22 ڕۆژ ئەو کتێبە بەلامەوە کتێبێکی نامیلکەیی بوو، نابلکەیەکی هەنووکەییە دەمەوی زوو تێپەڕێت. کتێبی ڕەوشی بڕواداران تۆزە قوڕستر بوون، نووسینی بابەتەکانی فراوانتر بوون. ئەوەیان بەلامەوە کتێبێکی چۆنەڵی بەکەمم حساب دەکرد. دەناویدا ئەو کتێبەم نووسی بە ناوی دەمگوت نامیلکەیەکە کەچی لە نامیلکە تێپەڕیوە و کتێبیش نییە. بە 22 ڕۆژە کتێبە نووسرا وەتە ئەو کاتە لەبەرەوە شتێکی تقریباً هەنووکەیی بوو. دووسێ برادەر ئەرکی چاپکردنیان بەم لە خۆگرت و بە چاپیان گەیان لە ساڵی 2015 پار ڕۆژێک بە لە جێژنی ڕەمەزانێ پار لە چاپ هاتەوە. ئەو بەرهەمەی کە لەلام لە زۆر لە بەرهەمەکانی دیکە گرنگتر بوو ئەو کتێبە بوو کە ئەو کتێبە لە ئەسڵا 2 مجەڵەدە. کتێبێکی تقریباً بەدەستی من 800 لاپەڕ بوو، چۆن من هەمووشتم بەدەست نووسینێک بۆ کۆمپیوتەرەوە هەموو تقریباً نووسینن. ئەو کتێبە 800 لاپەڕ و بە 2 مجەڵەد و بە 2 بەش کتێبەکەمان داڕشتە بوو. دواتر ئەو برایە کە سەرپەرشتی چاپی دەکرد و چاپی دەکرد گوتی زروفەکە وایە کە ئێستا 2 مجەڵەد بێت تێچووی زیاتر دەبێت و چۆن تۆزێک قورسایی زیاتر و کەوتنە دەستی خوێنەریش بە بەرگێک ئاسانترە لە دوو بەرێک لەوانەیە گران بێ بە بەرگێکیش بیکڕی بەشێکی بەجێ دەبێت. ئیتۆزێکمان تاوەتوێ کردو ئەوەش ئەو ساڵ ڕۆژێک بەر لە ڕەمەزان 2018 لە تاران چاپکرا. تەبی هەزار دانەمان لەو دانەش چاپ کرد کە ئەو کتێبە ستەمکاران لە دیدی قورئان و سونەتدا بە 9 مانگ نووسراوە. بزانم 9 مانگ 11 مانگ شتێکی وایە، بەس ئەو 9 مانگە شەو و ڕۆژی بۆ خراونە سەرێک. دەتوانم بڵێم جار هەبوو یعنی بە مانگ بە 2 مانگ شەو و ڕۆژ هیچ خەوم نەبوو ئەسڵان وەلا ئەبە. زۆر جاران مەغریبێ دەستم قەڵم دەرەزا بوو هەتا بانگی بەیانی بانگی داوە هەر نووسیمە یادەوەری تێدا بوون. گلەیم زۆر لەو برایە کرد کە کتێبەکەی بە چاپ گەیاندبوو. زۆر جار نووسی بووم ئەگە برای میبران بانگی دەدا دەمگوخوایە گیان بکە بە خاتری وشەی لا ئیلاهە ئیلا الله ئەوە بانگی دا برای میبران هەلەلام یادەوەریەک بوو لە کتێبەکەیدا کەچی ئەو برای لای بردبوو زۆر گلەیم لێکەدە ئەوانەیە 6-7 شەوی بەو شێوازە بەڕێکرا بێت. کتێبی ستەمکاران لە دیدی قورئان و سونەتدا کتێبێکی لا بڵێن خەریکە بڵێن ناوی نەبێت لە ناو کتێبخانەی کوردی سەرجەم ئەو ئاەتانەی کە باسی ستەم دەکەن بە ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ و بە هەموو ئەو ئاەتانەشەوە کە لە پێش خۆی مناسیبە لەگەڵی یان لە دوای خۆی مناسیبە لەگەڵی کە 315 ئاەتە بە زمانی ئەمە دەڵێن مشتاقات، بەڵام لە زمانی نووسین ئەو برایە کردبووە شێلگیری گوتم غەڵەتە ئەوەش، بەڵام بە هەر حاڵ دواتر هەندێک لە ئەوانەی کە تەرجومە دەکەن گوتیان دەکرێت ئەوەش لەجێی مشتاقات دانرێت. لەناو ئاەتانەی کە لێرەدا تەفسیر کراون زیاتر لە 600 ئاەتی دەبێت چونکە ئەو 300 هەموو مناسیبی پێشخۆ و پاشخۆی لەگەڵ هاتووە و سەرجەم ئەو فەرمودانەی کە بە هەر جۆرێ لە جۆرەکان باز دەستەم دەکەن لەو کتێبەدا دانراون شەرحێکی کورت و پوختیان بۆ کراوە لەگەڵ ئەمە ئەو ئاثارانەی کە هەن بە شێوازێکی سەردەمی شی کراونەوە. ئەو ستەمەی کە لەگەلی کورد دەکرێت شەرعەن لە ڕووی قورئانەوە توێژینەوەیەکی زۆر سەرکەوتوانەی بۆ کراوە. ئایا ئەو شەڕەی کورد دەیکا بەپێی ئایەت بەپێی پەیامی خوا کورد حەقا یا بەرامبەرەکانی حەق. سوورەی ممتەحینە 2 ئاەتی تێدانە زۆر جوان ڕوون دەکاتەوە إنما ينهاكم لا ينهاكم الله عن الذين لم يقاتلكم في الدين ولم يخرجكم من دياركم. آيات دم إنما ينهاكم الله عن الذين قاتلوكم في الدين ويخرجكم من دياركم. زانیان دەفەرمون ئەو 2 ئاەتە ئەساس و بنچینەی ئیسلامن بۆ بەرامبەری خۆی
واتە هەر کەسێک شەڕی دینی لەگەڵداکەی لە ناو ماڵ و منداڵی خۆتی وە دەری نای تۆ لەسەرت واجبە شەڕی لەگەڵدا بکەیت شەڕی دینی لەگەڵداکەدی لە ناو ماڵ و منداڵی خۆت وە دەری نای دوژمنانی ئێمە بە ناوی دینەوە بەر لە هەموو شتە شەڕی دینمان لەگەڵدا دەکەن ئەو گەلەی ئێمە ئەگەر بە ملیۆنیش باوەشی بە کوفردا کردبێ لە داخیوانە ئەوەی عەرەب و تورکوفان لەگەڵ گەلی کوردیدا دەکەن کورد لەگەڵ وانیدا کرد بە باوەڕ بکات فەنگیان بە ئاسمانەوە دەنا یعنی چەندان هەزار کچ و کوڕ و گەنج و لاوی ئێمەیان بە حیجاب بە دەستبێح بە سیوار بەڕیشەوە زیندە بە چاڵ کردووە چەندان هەزار مزگەوتیان خاپور کردووە بە کافرماندا دەنێن ئەو گەلە زۆر لەوان مسڵمانترە کەسێکیان بە کافر داناوە لەو عەفرینە پیرۆژنەیەک هەموو ڕۆژان پێشانی دەدا لە کەناڵێکی ئەنی هاوا دەکاتە خوات دەڵێ خوددایە من تەنیای ئەنی غەیری خوا کەسمان نییە کەش ئەویان بە کافر داناوە لەو کتێبەدا ئەو توێژینەوان هەمویان ورد کراون ئایا ستەمکاران تاکن یان کۆمەڵن ئەگە ستەمکاران کۆمەڵ تاکن بۆچی قورئان ئین الله لا یهدی القوم الظالمین چل جار دووبارە دەکات بۆچی قەوم زاڵمە کەی قەوم زاڵمە چۆن قەوم دەبێت بە زاڵم ئایا ئینسان کە بوو بە زاڵم دەشبێت بە موشریک کە بە پێناسەیەکی سەید قوتب دەڵێ ئەشیرک هو الظلم والظلم هو الشرك زۆر لە زانایان پێیان وایە ستەم شیرکە شیرکی ستەمە بەبێ لازم و مەلزومی یەک دیکەن بەبێ یەک دیکە نابێت ئەگەر تێکڕای خەڵکی سەر زەوی کۆ بێتەوە ڕازی بێ بەستەمکارێک بەستەمی ستەمکارێک دەچیتە ڕیزی ستەمکارانەوە لە بەسەرهاتەکەی حەزەتی ئیبراهیمدا لەگەڵ ستەمکارەکەی زۆر جوان دەردەکەوێت کە تاک و تاکن یعنی دوو کەسن مناقەشە دەکەن بەڵام کۆتایی ئاەتەکە دیسان ئین الله لا یهدی القوم الظالمین دەکاتە بۆچی قەوم بوو بە زاڵم مادام ئەو قەومە تێکڕای ڕازی بوو بەوەی کە ستەمکارێ بڵێ من خوامەوەش بڵێن بەڵێ ڕاستە خوای گەورە گشتی بە ستەمکارداناون کەواتە گشتیشی موشریکە ئیمامی تەبەری لە تەفسیرەکەیدا لەبارەی حەزەتی ئیبراهیمەوە دەفەرمێ لە وەسفی ئاەتێکە خوا دەفەرمێ ئین ئیبراهیم کان ئومەتەن قانیتە لله ئیمامی تەبەری دەڵێت چی دەفەرمێت بەپێی ئەو ئاەتە بێت ئیمامی تەبەری وان دەفەرمێت بەپێی ئەو ئاەتە بێت طبعا هیچ بەڵگەیەک نییە بیسەلمێنی حەزەتی ئیبراهیم کەسی لەگەڵدا بووە غەیری ماڵ و منداڵی خۆی هیچ حەدیثێکیش نییە تەنها ئەو ئاەتەش ئیسپاتی وە دەکا ئیمامی تەبەری وا دەڵێ ئیسپاتی وە دەکا کە ئیبراهیم بەتەنها ئومەتێک بووە خەڵکی زەرزەویش گشتی ئومەتێک بوو هەمووشی فاسق و فاجیر و بتپەرست و زاڵم مستەمکار بوو کەواتە ئەگەر تێکڕای خەڵکی زەرزەوی ڕازی بوون بە زوڵمی بەستەمی ستەمکارێک دەبن بەستەمکار ئەگە سەریشیان دەسەج دەدات ئەو دەست نووسانە هەندێکیان هەر موسوەدن لەلانم و هەندێکیشان بە ساب نەگەیەندراون هەندێکیشان تەواو نەبوون لە نووسینیاندا یەکێک لەوانە هەر باز لە یادەوەریەکانی خۆمن دروستکردنی ئەو چوار مزگەوتە مزگەوت دروستکردن واسادە و ساکار نییە نیشتی زۆر گەورە دەو کتێبانەدا هەیە بۆچی شتی گەوریان تێدا وا لە بەرامبەر دەکا وا لەو کەسە دەکا کە دەیخوێنێتەوە فێر بێت ماندوو نەبێت نەبەزێت کۆڵ نەدات جارێکی چوومە لای مامۆستا عەلی قەرەداغی دوکتۆر عەلی قەرەداغی کاتێ بناغی ئەو مزگەوتەمدانا ڕسمی بناغی ئەو مزگەوتەم پێبوو و ڕسمی حوجرە ڕووکاوەکەی خوارێشم پێبوو ڕسمی بناغی مزگەوتی خوارێشم پێبوو گوتم من لە شوانی ڕاهاتوم و حاڵ و حیسابم ئاوایە بە چارێکێک بەسپی خۆم بۆ کرد ئێستاش خەرێکی ئەو مزگەوتەمە ئەوە تۆشە مناسی مامۆستا عەلی وعدیشم داوە هەر کەسێکی بیناسم لەو کوردستانی نێیاڵم بنوی بەخۆشی تا مزگەوتە تەواو نەبێتەوە عەزم کردی منەوەدا عەشقی مزگەوت بوو دایکێک ئەگەر منداڵی لێ دەستنەرێ قەت هێندەی من ناڕەحەت نەبوو مزگەوتم دەستنەراوە گوتی قسەکەم بۆ دووبارەکەوە قسەکەم بۆ دووبارەکەدەوە گوتی ئێستاش ماندوونی دوای ئەو هەموو ماندوو بوون و حوزە لێ ڕووخاندن و مزگەوت لێستاندن و موتال لێ مەنعکردن و شوا ساڵان چمە بناری قەندیلی ئێنزەی بۆ جمعەکردنێ هێشتاش دەڵێ هەتا ئەو مزگەوتەش تەواو نەکەم نێیاڵم کوتم بەڵێ یعنی ئەوە یەکێک لە کتێبەکان باسی ئەو مۆزوعاتێدا ورد و درشتی حەچی قسەیە کرابێ وەکو چێشتی مجێوی وایە یەکێک لە کتێبەکانەوە یەکێکی دیکەیان تەواو نەبوو بە ناوی وەسێتە یەکێکی دیکەیان کتێبێک کە بە ناوی خوێناوی دڵ ئەو کتێبە زیاتر بڵێن عەشقایەتی دینی تێدایە با بڵێن شێعر و وەکو پەخشانە لەسەر دینە لەسەر وەتەنە لەسەر دابڕانی ئەو دۆست و خۆشەویستانەی کە شەهید بوون بە یەکەوە بووین کاتی خۆی لەسەرەتای دروستبوونی ڕابوون ئیسلامیوانە شەهید بوون بەشێک لەوانەشی تێدایە
ئەوانەشان دیارە هەموویان دەستنووسن و هەندێکیان تەواو نەبوون بەشێکیشیان تێدا هەیە نسبەتی ئەو کتێبانەیە کە چاپ کراوە. من لە لای خۆمەوە حەز دەکەم ئەو کەسانەی کە گوێیان لە ئێمە گرت یعنی باس و خواسی ئێمە تەئسیرێکی لێ کردبن. من لە سەرەتای بەرنامەکە وتم لای هیچ کەسە نەخوێندووە، تەنها لای ماسەمە لە عەبدوڵای گۆمان قورئانم خوێندووە. ئەو قورئانە هەر ئەو یادەوەریە کە لای من خوێندووە لەلام ماوەتەوە و دواتر خوێندنەوەی ئەو دوو کتێبە مەسامڕم بە ئەوە دیارە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بۆیە گوتم برایە گوای بۆ بەرکردمەوە لە پاڵ سەرکوڵاوی کەپەنێکی شوێندە لە توپەت دەبوو. ئەوەشیان بە هەماشە اختیرام نیڕای نەکەی ماسەمە لە ڕەشید بەگی بابان کرد و صحیح مسلم بوخاری لەخۆ گرتووە. خوێندنەوەی ئەو دوو کتێبە لە ڕادە بەدەر وای لە من کردووە بگەمە ئەوەی کە ئێستا خوای گەورە دیارە بەلای منەوە فەخرە هەتا قیامەت شانازی پێوە دەکەمەوە کە چوار مزگەوت لە دوانیاندا بەردی ئەوەل و ئاخرین بە خۆداناوە لە یەکێکیاندا دوای وەسەر ڕێخستن و تەواوکردنی پرۆژەکانی تەسمیلی برایەکی خۆم کردووە. لەوەی دیکەدا کە ئاقاب و مزگەوتی دگۆمان بوو یعنی کەسای و برایە کە دووتی دەکرد لەگەڵ خەڵکی گوندی دگۆمان تێک ئاڵانێکیان لێ دروست بوو لەسەر گەورەی و گچکەی مزگەوتەکەی. منیش 2 ساڵ پێشتر پێم گوتبوون مزگەوتێ بڕۆ خوێنە چاکردنەوەی حایدی من. دواتر چوون مزگەوتەکە بناغشتم داڕۆشت هەتا گەیە قاتی دووەم و ئەنجا دواتر دروستکردنی ئەو هەموو نووسینانە کە من پێم وایە یعنی ئەوە بە کەسێک دەتوانی ئەو هەموو کارانە بکا کە شەهادەی دکتۆرا و ماجستێرای هەبێ بەڕاستی. چ شتێک منی گەیاندۆتە ئێرە خوێندنەوە بۆیە بەڕاستی حەز دەکەم گوێگران ینی دەرس و عیبرەتێکیان لەو ماندوونە ناسەی ئێمە لەو خوێندنەوە لە ڕادە بەدەرەی ئێمە زۆر جاروا بووە لە کوێستانێ لە ڕەشماڵاندا فانۆسێکم لە پاش سەری خۆمدا دەناجێشم ئەوە ڕادەخەتێویشم ئەوە دادەنا لەبەر خۆم تا خەوم دەکەوت جیرانەکانمان کە ڕێزەی ڕەشماڵان بەسەرێکەوە بوون جا کاک مەحموود کوڕێکی زۆر قسە خۆی بدەیگو ها وەڵڵا دەیگو ئەو تاوڵە بسووتێن دەزای دەگەڵ تاوڵان دەسووتێنم ئەو سرایی بکوژێنەوە. یعنی کەچی ئەمە لێرە ڕافانۆسمان بردۆتە قەندیلی سلا ڕەشکە لەوێ داناوە ئەو کتێبە گەورانەمان لە بەردەمیدا خوێندنەوە کە تەفسیرەکەی ماوەسا عوسمانی خواپاداش لە ڕەحمە لە قەیل و تابوتەکانی بە 2 جار سەر لەبەری تەفسیری ماوەسا عوسمانم خوێندۆتەوە لە ناو تاشەبەردی دە قەندیل لەسەر ڕووبار و بنکەپەنک و لەوانەدا ینی خوێندنەوە ئێمەی گەیاندۆتە ئەو مەرحەلەیە. بەڕاستی حەقا دایکان و باوکان خوشکان برایان لە هەر کوێهان لە هەر جێیان بەڕاستی خوێندنەوە بکەن بە زاد و زەخیرەی شەو و ڕۆژیان. خوێندنەوە ئینسان پێدەگەێن ئینسان هەر چەندە زۆر کەسمان هەیە جاری وا هەیە یعنی زۆری خوێندوە بەڵام ناخوێنێتەوە. هەر ئەو کتێبانەی خوێندونە کە خوێندونی جارێکی ئافرەتێک بوو ئیمتیحانی مەرحەلە سەی دەداوە لە زانکۆ ئەمیش شەوێکی چوومە ماڵێ دەسم لەگەڵداکردن و گوتم ئەو کتێبانە گوتی هەرچی پرسیارم لێ کرد بێ ئاگا بوو. زۆر لەوانەیە کە دەردەچوون لە پەیمانگای ئیسلامەکان دەردەچوون جاری وابوو بۆ ئیمام و خەتیب دەردەچوون غەیری ئەو کتێبێکە خوێندویانە یەکشتیان نەدەخوێندە بۆ دێگومەوەسە بەس ئەوەندە دەزانم کە لەو کتێبەیدایە ئەویش لە بۆ ئیمتیحانی یعنی ئەوە کەی عیلمە عیلم لە ئەسڵا مامۆستا دەتوانی سەداسی بگەێنی فعالترین مامۆستای وەزیفی کاریگەرترین مامۆستای وەزیفی دەتوانی سەداسی بە قوتابی بگەێنی ئەبێ هەفتایەکەی بۆ خۆ پەیداکە. هەر کەسە لە خوێندنەوە دابڕا خوێن بیان نەخوێند بێ بەڕاستی لە هەموو شتێکدا دەبڕێ بۆیە خوێندنەوە بەڕاستی خوێندنەوە و ماندوونەبوون زۆر کاریگەرە بۆ هەموو کەسە ئینسان بە خوێندنەوە دەبێت بە هەموو شتێک بە دابڕان لە خوێندنەوە لە هەموو شتێک دوور دەکەویت.